ئەمەی کە من ئێستا خوێنمەوە گوێتان لێبوو ئەمە بەشێک بوو لە ڕاگەیەنراوەکەی ئەمڕۆی وەزارەتی دارایی هەروتم کە ئەتوانم بڵێم بە زمانێکی توند ئەم وەڵامیان داوەتەوە جا بۆ ئەوی بزانین وەزارەتی دارایی بۆچی ئاوە وەڵامی عێراقی داوەتەوە بۆچی ناوی ئەنێن تۆمەت ئەو قسانەی کە ئاڕاستەیان کراوە لەسەرەوەی کە دەوترێ لە داهاتی گومرگی عێراقی ئەوە خەتای هەرێمی کوردستانە کە ئێمە داهاتمان کەمی کردووە. دکتۆر هاوڕێ کەمالم لەگەڵا بەڕێزیان ڕاوێژکاری یاساین لە وەزارەتی دارایی وەڵامی پرسیارەکانمایەتەوە. دکتۆر بەخێر هاتی، سوپاس کە ئامادەن لەگەڵمان. دکتۆر ئەوە چی بوو ئەو ڕاگەیەندراوە توندە و بەو زمانە توندە بەرامبەر حکوومەتی عێراقی؟ سوپاس بۆ بەڕێستان، سڵاو لە بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. بە وڵامی و پرسیارەت دەمەوە کە توندبووین لەبەر خاڵێکی سەرەکی بۆەوەش ئەوەیە کە زۆر بە سەلافەتەوە مدیر عامی وەنافزی حدودی هات باس لەوە کات بە شێوازی قساکە کە خێر بە خەڵکی کوردستان بکات. ئەڵێ ئێوە داوای موچە لەم نەکەن هین با بڵین هەرێمی کوردستان، ئێمە داوای موچە لەو ناکەین. موچە مافێکی دەستوری خۆمانە بە پێی میساقێکی سیاسی یاسایی. ئێمە هەمان ئەو مافانەی کە هاوڵاتیەکی عێراقی هەیەی ئێمە شەمانە، بۆیە ئەو نەباوکی ئەوش ناتوانێت باس لە موچەی هەرێمی کوردستان بکەیان بێت فەشەلەکانی خۆی هەڵواسێت بە بابەتی موچەی هەرێمی کوردستان بێنێتە ناو مەوزوعانە بیخاتە بابەتی مزایدەی سیاسی. ئەو کردوێتی بۆچی ئێوە ناوێنین تۆمەت؟ لەبەرەوەی ئێمە بە خاڵی هەموو ئێستا جواب بدەینەوە. باس لەوە کات کە هۆکاری دابەزینی با بڵین داهاتی ئەوان ئەوەیە کە ئەو بارانەی لەوێەوە داخل نابندێنە هەرێمی کوردستان. جارێ یەکەم شت ئەوە کە دێتە هەرێمی کوردستان ناڕاتەوە عێراق ئەگەر ئەوان جارێکی تر گومرکی لێ وەرنەگرن کە ئەو خۆی بۆ خۆی حاڵەتێکی زۆر ئستیسناییە لە هەموو دنیایە دووجار بارێک گومرگ بکرێت. هاتوونە لە چیمەن و لە دارەمان و لە سەرڕێ مووسڵش لە سەددانەوە و ئەمە حرەکەی تیزاریشی قورس کردووە، هاوڵاتیانی زۆر یان بازرگانانی زۆر بێزار کردوتە نادەوە، هاوڵاتیانی هاتچوو بۆ ڕێشەکەن تووشێ و قەڵەباڵغیا بن. بۆیە ئەو گوبرکی وەرێگرێت لێرە هەمسان وەریەگرێتەوە، ئەو لەو ڕۆیش ئیشکالی نییە. ئەوان پێشتر عێراقی دووجار وەرێگرێ یا جارێک هەرێم وەرێگرێ ئەوەی هەرێم ئەو هەمسان وەریەگرێتەوە. ئەو تەنسیقی دەکردو ئەوان تەنسیق لەگەڵ هەرێمی کوردستان ناکەن. بەڕاستی پێشتر ئەو بۆ ئێستا ئەم بابەتانە زیاتر بارزە بێ، ئەوان پێشتر بە حاویە وەریانەگرت، یعنی بە کوردیەکەی بە گۆترا وەریانەگرت. هەر حاویەک باتە هەر کۆنتێنەرێک چەندێک باری تێبووە چی جۆرێ وایە بەڕێیان نەکرد، لیان ناپرسی ئەو کاڵایی تایەتی بەهاکەی چەنە. بەڵام لای ئێمە لەبەروی سیستمێکی ئەلکترۆنی تایبەت بە خۆمان هەبوو، زۆر بە وردی کاڵا بە کاڵا هەرێکە و بەپێی بەها ئەسلەکەی خۆی گومرکە کرا. لەوێ وانە بوو، بۆیە ئەسڵەن ئەوان زەرەریان لە هەرێمی کوردستاندا بوو، خەڵک زۆربەیە چۆی لەبەرەوەی فالتۆ بوو لەوێ. دوای ئەوەی کە ئەمە بەڕاستی ئەمریکا و وڵاتانی تر هاتنە سەرخەت، نیزامێکی تریان بۆیان دانا، ئۆنکتاد یان ئومە متحیداتن کە نیزامی ئەسیکودایە، ئەوان ئیجباریانیان کرد بێنە ناو سیستەمە. ئێستا کە ئەو سیستەمە هاتووە ئەوان لەوێ جێبەجێەکەن، هەتاکو ئێمە سیستممانە بۆوان بە وەرەقا و قەڵەم ئیشانە کرد. ئێستا کە ئەو سیستەمەیان بۆ دانراوە باها حەقیقیەکان وەرەگرن لەسەر گومرک، بۆیە داهاتەکە زۆر بووە قورسایی چوەتە سەر هاوڵاتیان. ئێمە لەناو ئەو سیستەمەیە ئێمە خۆمان سیستمی خۆمان هەیە، ئێمە هەموو دەواازەکانمان فەرمین. ئێستا جوابی ئەوەشە دەمەوە، ئەوان لەبەرەوەی لەوێ سیستم نەبوو بۆیە ئەمەیان فەرز کرد لە سەریان، لەبەرەوەی عێراق سنوورەکەی کراوە بوو و ئەوە قسەی من نییە. بەڕێز مستەفا کازمی خۆی باز لەواکە کە چوە 45 دقە بە هەلیکۆپتەر گەڕاوە بۆ دەواازەیەک نەی دۆزیوەتەوە، دوای کابینەیەکی دۆزیوەتەوە بوو، عناسری مخابراتی نرد بۆ هەموو دەواازەکان بۆی کۆنتترۆلی لێ بکەن. بەڕێز عەلی عەلاوی کە وەزیری دارایی پێشوو بووە، ئەوە خۆی لێ دوانیاڵێ سەتانەوەتی داهاتی دەواازەکانمان ناگەڕێتەوە بۆ خەزینەی دەوڵەت. بەڵێ دکتۆر، ئەمە لای منیش و ئەگەر بڵێم زۆرێک لە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و بینەر و بیسەرەکانی کوردستان 24 بە تایبەتی ئەمە ڕوونە. ئێمە زین لە عێراقا گەندەڵی هەیە، لە عێراقا پارە خواردن هەیە. با من و ڕۆژە منوسێ ناتوانم هەموو شتێک لێرە بڵێم، چکە من لە موقعی پرسیارە. یعنی ئەو شتانەی جەنابوت ئێستا فەرمووت و بۆت باس کردین بە خاڵ، ئەمانە ڕوونە لای هاوڵاتیان. بەڵام تۆ وەڵامی ئەم تۆمەتانە بەرەوە ئێستا پێم بڵێ ئامانج چی بوو لەم تۆمەتانە لە ناو پەرلەمان کە ئاڕاستەی هەرێمی کوردستان کرا؟ بۆچی هەموو کورساییەکە و هەموو خەتاکە خراوەتە سەرشانی هەرێمی کوردستان کە ئەوە ئێوەن
ئەوەی هەرێمی کوردستان ئەمەی کە ئەم بارگرانیمان بۆ حکوومەتی پێش هەموو شتێک پێویست بوو کە پەرلەمانی عێراق ئەوانی بان کردووە لایەنی بەرامبەرشی بانگ بکردایە کە حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی لەسەر و بابەتە نەخێرێمە لە کەناڵە تەلڤیزیۆنیەکانەوە ئەومان بینی و بەڕاستی تووشی شۆک هاتین دویان بان کردو ئەستی جواب دەکەن لەسەر حاڵەتێکی فەشەلێکی خۆت خەلەلێکی خۆت تۆ هەمووی فڕێدێتە سەر من ئەو هاتووە سوورەتێکی زۆر ناشرینی پێشاندا جارێکە ئەڵێ مەنافزی غێری ڕسمی ئەمە ئەسڵ و ئەساسی نیە ئێمە هیچ منفەزێکمان نییە غێری ڕسمی بێ بەڵام ئەوانە نایەن باشە بێن چەند زاپیانمان وتۆوەرن سێری ئەو مەنافزانەکەن ئەوان وای پێشان ئەدەن کە ئێمە دەواازەمان هەیە کەس نازانێت چیە و بەکەیف خۆش نەخێرنیمانە هەمووی سیستەم ئێستا بۆ نمونە پێتەڵێم دەواازەی پەروێزخان و باشماغ و حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل لای ئەوان فەرمیە بەڵام بۆ نمونە چێلێ کە لە قەڵات زێیە لای ئەوان فەرمی نییە بەڵام لای ئەمە فەرمیە ژیانی ئەو خەڵکی ئەو سنوورەی لەسەر بەندە معقولە ئێستا کەسێک لە قەڵات زێوە ئەگەر بەپێی ئەو فەرمیەوان بێ حرەکەی اقتصادی تجاری لەوێ ڕابگیرێ ئەلێەوە بڕوات تا حاجی ئۆمەران یان لەوێەوە بڕوات تاوەکو باشماخ باسی چوار دەواازی سەرەکیت بۆ کردم کە فەرمی لەلایەن عێراقەوە جگەلەوانە ئێمە شوشمەمان هەیە سەیرانبەرمان هەیە چێلێمان هەیە سەرزێڕمان هەیە زێدمان هەیە فیشخابورمان هەیە کە هەمووی حرەکەی ئابووریە بۆ هەردوو دیوی ینی هەم بۆ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات لەو لاشۆ بۆ خەڵکی کوردستانی باکوور لەو لاشۆ بۆ خەڵکی کوردستانی ڕۆژاوە لێرە شۆ بۆ خەڵکی سنوورەکانی خۆمان ناکرێ ماوانە هەمووی دابخین لەبەر چاوەکانی کاک عومەر وائلی کە پێش چەند ڕۆژێ خوێنمەوە ئەسڵەن وترابوو میلیشاکان هەرناڵن لەبەری ناوی عومەرە بگاتە دەواازەکانی خۆشیان کەچی ئێمە بە فەرمی پیان ماوتۆ وەرن ئەوە داتا دوایی کە باسی داتاکە ئێمە هەموو مانگێک ئەو داتایانەی هەمانە لە ڕێی میزان مراجعەکان و هەموویمان داوە پێیان هیچ شتێک بە نافەرمی نهاتوە بۆ کوردستان بەڵێ بەڵێ بە هەموویەوە هەمووی داخل کراوە باس لە تەوحیدی تعرفەی گومرکیەکرێەوە ئەم پێویستە سیستمەکە یەک بخین کە پیان ماوتۆوەرن چەندجار سەردانی کراون ئەو کاتە سیستمەکە یەکەخرێت تعریفەی گومرکی حالیان بڵێ جیاوازی هەیە ئەوەش تەماتوو لەلایەن ئەوان بووە بابەتێکی تر دەواازەی نافەرمی هەیە لێ دوانەکانم پێت وت کە چی و چێڵێ دەواازەی نافەرمیانێک کە خۆیان باسیەکەن لە مستەوای ڕئیس وزەرا و وەزیرەکانیان ئەگەر بینە سەر بابەتی ئەوەی لە وەرزێکە عادەتەن لە هەندێک وەرز هەندێک با بڵێن کاڵایە تۆ گومرکی لەسەر کەمەکەی تۆیان لایەدەی وەرزی عێراق جیاوازە هەرێمی کوردستان وەرزێکی تایبەت بەخۆی هەیە بەسەلەن لەگە بەسڕا جیاوازە بەڕاستی کە شواوای جیاوازە لا ئێمە هەندێک مێ شتێ بە لە کاتێکی دیاریکراوە پێگا مەفروزە بێن تەعاون هەبێت ئەو لێ بڕیارێ دەرەکە ئەڵێم کاڵایە مەسەلەن ئیتر نایەتە ژوورۆ ناتوانێت لای من وای لێ بکە من احتیاجم هەیە لە هەرێمی کوردستان بۆیە ئەمە سێری کە نەزڕەی شۆڤینی و نەزڕەی مرکزیەت تا ئێستا ماوە و لەسەر هەموو بابەتێک ڕنگدانەوەی داوە بەڵگەیەکیشی هێنایەوە کە حتا مەبلەغەکەشی وتی کە ئێمە ڕێگەمان نەداوە بڕوات ئەمبارە بەڵام لە هەرێمی کوردستانەوە داخل بوو بە پارێکی کەمتر تعریفەی گومرکی جیاوازی هەیە بەڵام ئەوە ناکاتە ئەوەی ئەو زەرەری کردبێ بە پێچەوانەوە خۆی لە دوانی ترێڵێ داهاتمان زیادی کردووە و ئەوەی دێتە لە کوردستان و ئەڕاتەوە بەغدا و جارێکی تر گومرکێکاتەوە یعنی ئەوەی ئەو باسی لێ کات کە لە ڕێ ئەو منفەزانەوە پێچوانی قسەکانی پێشووی بووە بەڵێ پێچاو خود تەسریحیە بڕۆن سێری کە مزان پێشتر چێڵێ ئەو ئەڵێ ئەگەر بارێک بێ من بە 25,000 ڕێگەی پێ بدەم بێتەناوە هەرێمی کوردستان لەو لاو بە 10,000 نەخێر زۆر پێچەوانەیە جارێ بۆ سەردەمی ئەوەی کەوان بە کۆنتێنەر داخلیانە کرد هەموو بابەتێ لەوێ هەرزانتر بوو وای لاتە بوو کەس هیچی لە ڕێی هەرێمی کوردستانەوە نایەنە دواتر باسی بارێکی معەنەکە لەوانێ لە شتێکاوا بێ بەڵام لە بارێکی ترا پێچوانە بێ لە بەروی تعریفە گومرکەکە جیاوازە ئەوە نییە هەموو شتێ لێرە کەمتر بێ و هەموو شتێ لێ زیاتر بێ بە یەک دەر پێم بڵێ زۆر بە کورتی کاتم نەماوە چی ئەکەن بێدەنگە بن لێ هەر ئاوا جوابێنەوە یاخود ئێمە ڕێکاری یاساییەکان نەگرین و لە ڕێی کەناڵە سیاسیەکانی شۆ ناکرێت ئەمە بەڕاستی هەر بابەتێک زۆر دوور بێ لە مەسەلەی موچەش بێنە سەر مەسەلەی موچەکە مافێکی زۆر سەرەتایە من ئەمە یەک شتێکش لێرە باز بکەم بە کورتی ئیبراهیم سومەیدەعی لە چاوپێکەوتنێکی ئەڵێ ئێمە هەڵەمان کرد
لەو قەرارەی لە محکەمەی اتحادی کە درا سەبارەت بەوەی موچە بەڕاستەوخۆ بڕوە ئێمە تەڵەیەکمان نابوو بۆ هەرێمی کوردستان کە ئەوان ڕازی نەبن بەوەی موچە بە ڕاستەوخۆ بڕوە بەڵام ئەوان ڕازی بوون ئەو کاتێ ئێمە ئەگەر ڕازی نەبوون هەر بە یەکجاری نەمان و ناردەوان بتەوە حکوومەتەکەی خۆتانە بۆیە ئەوان هەموو هەوڵێکە دەن بێن لە قوتی خەڵکی کوردستان بە مباشری بدەن بۆ ئەوەی فراغێک دروست بکەن لە بینی خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی کە ئەمەشیان هەرگیز بۆ ناچێت. سپاس دەکەم دکتۆر هاوڕێ، سپاس کە ئامادە بووی لەگەڵم، دەست خۆش.